کاتێک داوای ژیانی دووام دەکات. جوانیە؟ بەڵام هیچ کەس باس لەوە ناکات لە پشتەوە بکوژرێت و زیندە بە چاڵ بکرێت. یانی ئەو شتانەی وتت بەسەر من دێن. ئەگەر بڕۆی و ژیانی خۆت جێبێڵی کچۆڵە، یانی هەموو کەسێ دەرفەتی دووەمی دەوێت لە ژیانیدا، بەڵام هیچ کەس دەرک بۆ فێڵە سەیر و سەمەرانە ناکات کە لە پشتیەوە دادەنرێن. چ فێڵێک لە پشتەوە هەیە باوکە؟ ئەوە لە من مەپرسە کچم، لە ئازەل بپرسە، لە عەلی، لە ئەیشان، لە جەنگیز بپرسە. دعاکانت قبول بوو؟ باش بوو ها؟ ئەو شوێنی خۆی دۆزیەوە. مامەت، مامەت، ئێستا باجەکەم دایەوە. ئێستا تێگەیشتم لە دەستدانی برایەک مانای چییە. بە قوربانی کردنی بەهار. ئێستا قەرزی هەمووتانم دایەوە. دایکە! ئەشان جملێ ناگرێ. تۆ قسەیەکی لەگەڵ بکە، تێی بگەیەن لەوەی جەنگیز کردی. زوو خەبەریش بدە تۆفیق. منیش پیاوەکانی ڕامیز دەوام. هیچ مەڵێ عەلی ئەمانە وتم بیکە. دێ بڕۆ چەکێکمە بدۆزەوە. لێرە کۆ بووینەوە. لە دوای دادگایکردنی تۆ.
لێرە لەگەڵ توورەگە پارەکان حسابەتەکان بۆ دوایی سەردار ئەفەندی ئەو قسەی کرد. سەردار؟ باوکی ئەشان؟ باوکی بیرۆکەکە. هەموو بیرۆکەکان هی ئەو بوون. پێشوەقت وتی کەس نامرێ. وتی شتێک دەکەین عومەر تا هەتایە لە زیندان بمێنێتەوە. هەمووتان قبوڵتان کرد؟ قبوڵمان کرد. کردیشمان. دواتر جانتاکەم لە پشت هەڵدا گەڕامەوە ئەو ڕێک لێرە بووین عومەر. ئێستا بۆ ئەوانم پێ دەڵێی ڕووی کەسانی ئەو ڕۆژەم بیرکەوتەوە. هەر ئەوان نا ڕووی منیش وا بوو. ڕووی هەمویان چینێکی وەک قوڕی پێوە بوو. چینێک کە هەرگیز لێ نابێتەوە. پیس چینێک لە پیسایی. بەمانە دەڵێن ڕووی تاوانبار. ئێستا کە سەیری تۆ دەکەم وەک ئەو ڕۆژە ئەو چینە لە ڕووی تۆش هەیە. تۆ نایبینی بەڵام هەمان شت لە تۆشدا هەیە. نا عەلی باو حسابە لەسەر من نەبڕینەوە. من بەهارم نەکوشت. ئەو شتە هەیە کە ئێوە دوا ساڵمە وەرد ئەنجامتان دا و کردتان. ئەمە بەهاری کوشت. بەهار ئەو کردەوە ئاڵۆزانەی تۆ کوشتی کە بە بیانووی تۆڵەوە کردت عومەر. ئاگات لە قسەکانت بێ. من هەڵمدا لە نێوانەکە دەری بێنم. هەموو شتێکت کرد عومەر؟ دڵنیای خەلەوەی دێڵێی؟ تۆ چی قسە لەگەڵ من دەکەی؟ تۆ چی تا قسە بکەی ها؟ من عەلیم کاچی تۆ. ئەو چینی قوڕە هەیە بەڕووتەوە. تازاگەر هەڵیش بدەی ناتوان لە ڕووی خۆت دای بماڵی. من ئەو پیاوەم کە ئەو شتە زۆر باش دەزانم. ئێوە منتان گەیاندە ئەو حاڵە. ئێوە بەهارتان کوشت. ئێوە بوون بەهارتان کوشت. کوڕە ئێمە چیمان بەسەر هات؟ لەو گەڕەکە کۆنەی خۆمان دەژیان. لە هیچمان کەم نەبوو. لە ئێستا دڵخۆشتر بووین. چیمان بەسەر هات؟ ئێمە نا. بەسەر ئێمە نا ئێوە. من چیم کرد ها؟ من هیچ شتێکم نەکرد. ئێوە کردتان. ئێوە بوون. هەموومان باش بووین بابا. هەموومان مناڵ بووین. مەگەر هەموو کەسێک بە چاو و قانێک خراپ نابێ ها؟ تەنانەت تۆش عومەر. تەنانەت تۆش. عەلی بەسە. تۆ لولێ ئەو گولانەت لە بەهار کرد. بەسە. هەمووتان نەکوشم. هەمووتان. باشتریش. هەی قاتیل! ئەگەر ئێمە تۆمان بۆ ئەوە گۆڕی بێ کەواتە خۆزگە هەر بمان کوشتبای. تۆ عومەر نی بەڵکو ئەو ڕامیسە عومەری ئێمەی بردووە. سەیر دەکەم چەندی سەیر دەکەم عومەر لە ناخدا نابینم. تەواو